سڵاتان لەبێت بینەران دالێم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی بیرۆریە هاتمەوە خزمەتتان ئەمڕۆ ئێمە لە سلێمانی میوانی ئەم جارەی بەرنامەی بیرۆری مستەفا چاوڕەشە کەسایەتی سیاسی و لە هەمان کاتە پێشمەرگەی دێرین کە کۆی ژیانی پڕ بۆ لە خەباتی چەکدارین لە هەمان کاتا سەربازی ئەتوانین بڵێن بیرۆری زۆر باشی هەیە کە هەمووی کۆ کردوتەوە بیرۆریەکانی لە کتێبێکدا و یادۆریەکانی خۆی نووسیوەتەوە ئێمە ئەچینە لای کاک مستەفا و باسی بیرۆریەکانی خۆیمان بۆکە کۆمەڵێک بابەتی تری گرنگ پێکەوە باسەکەین لەگەڵمان بن. دوبارە سڵاوتان لەبێت هەر لەگەڵ کاک مستەفا دەسەکەین بە گفتوگۆکانمانە کە پێش وتریژە ئاماژەم پێدا کاک مستەفا زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە ئەمڕۆ میوانی بیرۆریت. کاک مستەفا گەر بەهر لەوە دەست پێ بکەم ناوی تەواوت مستەفا قادر مەحموودە بەڵام کەوترێ مستەفا چاوڕەش ئەنجا خەڵک لەوانەیە بتناسێ هەر بە بۆ پرسیارە دەست پێ بکەین بۆچی پێتەوترێ مستەفا چاوڕەش؟ وەڵا سوپاس ئەوەنگەم باس کردووە خەریکیتە خۆشم لە بیرمە چێتەوانێ ساڵی 59 ئێمە لە هەموو گەڕێکێکە ئەو ساڵانە گەڕێکی سابوونکەران بووم لە گەڕێکی گۆیژە هەموو گەڕێکی تیپی فوتبۆڵێنی خۆی هەبوو چوین بۆ هەڵەبجە بۆ یاریکردن ئەو کاتە من تەمەنیشم زۆر نەبوو بەڵام یاریکەری لە گەورەکان نوقسان بوو تیپی هێرش بوو کەریم ئاغا و ساڵح سوور و عەبدوڕەحمان و کۆمەڵی خەڵکەوانە مەسئوولێک نیمەش کۆمەڵێک تیپی دووەم بووین یاریکەری نوقسان بوو منیان داخڵ کرد یاریەکە باش بوو یاریەکە برایەوانی و مناڵ کوڕێکی ڕەفیقم لە یاریەکەی سەما و ناوی عەبدوولە وتی چاوڕەش تێی هەڵا ئیتر کارێکە تەوا بوو مناڵڕتەی هەڵەبجە دوام کەوتن چاوڕەش بوو بە لە قەبە سەرمۆی نایترخەوە هەرەوەیە سوتفەکەی ئەو ناوکو بنەماڵە چاوڕەش و شتیمان نییە ئەو لە قەبەل لەوە وەرم گرتووە و ئیتر تا نەژڵێ مستەفا چاوڕەش کەس نامناسێت چونکە من یەکەم لە ساڵی 92 کە تەشکیلی حوتکن کە دوای ڕاپەڕین یەکەم کردیانم بە پارێزگاری کەرکووک یەکەم کەس بووم کە ئەو کاتە ئەندامی پەرلەمانیش بووم دەورەی یەکەم ئیتر وتیان بۆم پارێزگاری کوردستانی نوێنووسی مستەفا قادر مەحموود بۆ بە پارێزگاری کەرکووک کەس نەیەزانی بۆ بەیانی کوردستانی ڕاستی کرد مەبەستمان لە مستەفا قادر مەحموود مستەفا چاوڕەشە جا لەبەرەوە لە قەبێکە تاوانەڵی کە لە هەموو شوێنێک کەس نامناسێ. کاک مستەفا کەسایەتێکی وەکو جەنابەت هەمیشە لەوانەیە خەڵک پێی خۆش بێ بزانێ کەوا چۆنی دەستی پێ کردووە ئەگەر باسی ئەومان بۆ بکەی لەکوێ لە دایک بوویدە لە شوێنە کاڵی باوکم خەڵکی سەردەشتە کەمێک باسی ئەومان بۆ بکەی وە باسی خوێندنیشمان بۆ بکەی لە چیەوە دەستت پێ کرد تا چەند خوێندووە؟ وەڵام من کە باوکم دیارە منە کاتە لە دایک نەبووم کە باسی شتەکرێ باوکم بە مناڵی لە سەردەشتەوە هاتووە ئیتر لە سلێمانی و قەڵازێکی ساوتەوە چۆن بۆ دایکی منی هێناوە ئیتر من کە لە دایک بووم دیارە ئەوە سینەکەیەتی کە لە سلێمانی لە ساموکەران لە دایک بووم لە ساڵی 5 ژینۆی 1946 ئەو خۆشم کەشف کرد لە دایک بووم و تا ئێستاش بەردەوامم و چوومەتە خوێندن وەکو خەڵکی تر لە ساڵی 53 و ئەوانە قۆناغ بە قۆناغ پلەکانی مەکتەبم بڕیوە تا سێم تەوەسەم تەواو کردووە من شادە و جامیع شتم نەخوێنەوە لەبەرەوەی لە 65 چوومەتە دەرەوە بۆ پێشمەرگایەتی ئەو کاتە کە دوای شۆڕشی چواردەی تەمووز کە خەڵک چاوی کردەوە کە چاوم کردەوە کە سوکارەکەم هەموو شوێعی بوون کوڕی پورەکەم وەسا محەممەد و چێ و خاڵ و چێوانە ئەگەر شتێکی بوونای ڕەنگنیش بوومایە بەوە لەبەرەوە منیش هەر بە تا ئەو کاتی تا ساڵی 73 من شوێعی بووم لە حیزبی شویشە تر بە حکووە بۆ کوێسا چۆن سانم ناسێ و کاتێ لە حیزبی شوێ کۆمەڵێک گەنج بووین دیار بووین ناومان هەبوو بە حکمیەوە چوومە دەرەوە بۆ پێشمەرگایەتی ساڵی 65 لە پێشمەرگایەتی لە منطقەی ڕەوان زووانە 3 مانگ لە ئاوەگرت بینە و کاتە چەک نەبوومانە نییە دوایە نەوانەی لە مانگی 8 چوینە منطقەی ڕەوانجز لە ساڵی 65 لەوێ من لە شەڕی هەندریانە برینار بووم 12 ڕۆژ پێش ئێستا
لەو شەڕی کە ناوبانگی هەیە و مەشهورە و گەورەترین سەرکەوتن بۆ کورد لەوێ شوێعەکان لەوێ دەوری باڵایان هەبوو لەو شەڕە من بریندار بووم لەگەڵ 3 شەهیدمان هەبوو ڕێ ئەدیڤیۆنس سەرلەق بوو خدری ئەوڵابەجی دەرگەڵا ساڵحی مامەلیاس خەڵکی ڕەواندز بوو 19 کەسیش بریندار بوون خۆمێکە بوون لەو بریندارانە تا ئێستا ژۆم نابیسم پێی و ئازاری زۆرم پێوە دی و هەرەوەی خوان و کشتوی دەینا تۆزێ لەم لاتر وایە بەرناو چواردا انشاءالله. کاک مستەفا کەواتە توانین بڵێن سەرەتا یاخود دەستپێکی ژیانی سیاسی جەنابەت ئەوە بووەکەوە پەیوەندیت بە حزبی شوعیە کوردۆ دواتریش چوویتە بۆ شاخ و بووی بە پێشمەرگە لە شۆڕشی ئەیلول. ئەگەر باسی ئەومان بۆ بکەی لە دوای هەرەسێنان یاخود نوسکۆی شۆڕشی ئەیلول بەرەو ئێران چووی وانە کەمێک باسی ئەومان بۆ بکە چۆن چۆنی بوو. وڵام من دیارە کە تا 1970 وەکو باسم کرد لە حیزبی شوعیا بووم دوایش بە کۆمەڵی قۆناغتیە پەڕی کرد یانیەوەی کەی بیرێتەوە خۆی کۆمەڵێ لە بەغا و لە شڕە دەمانچی بەغا لێ ویستیانە بمکن و لەوە تەقەم کردو لێم کوشتون لە باسیەکان پێم خۆشە باسی نازم گزار ئەوە دامناوە بۆتان لە کتێبەکەیە باسی لە لاپەڕە 625 باسی منەکاڵێک کە چون بیگرین لە ساحی چۆ وای کردو لێ کوشتین ومانە من چکە لێرە نەمانتوانی لە سلێمانیا بمێنینەوانێ و فەتێ کۆمەڵی ئەسپاسبی سیاسی بوو حزب ئێمەینار بۆ بەغا من و شەیدەکرەمی پورم و کۆمەڵی برادمی سەکا کەمال شاکر ماوە لە ژیانە ئەوش لە فەرماندەی لەگەڵمان بوو لە بەغا من هەرچی چالاکی بەغاژەیە و کاتێ ئێمە کۆمەڵی کورد بن کردمان حیزب یعنی خۆ کەس ئێستا نازانێت چۆن بوو من نەزانم تە لە بەرەو تاو کاتەی عەزیزالحاج جوانە ژیران کە ژیرانی تر هاتینەوە من هاتینەوە پاژەوەی کە تووشی ئەو شەڕە دەمانچەوەی نانە بووم کە نەمانەتوانین لە بەغابێنەوە هاتینەوە و چوومە بۆ کوردستانی جا من کە تا کەوازی شومێنە لە پێشمنگایەتی بیرم کردەوە من کەسێکی دیارم لە ناو خەڵکە بەبێ چوون بۆ مەقەڕەکەی حزب لە منطقەی گوێزان و دارسەلام لای منطقەی گەڵاڵە ئەمەلیاتی قورحەی مەعیدەم کردو بە دزێوە لە بەغا بە ناوی کامیلەمینەوە داخڵ بووم چکە بەوەی کەسێکەوە چوومە خەستەخانە نەمەتوانین لە سلێمانی بیکەمەوانە ئەمری ئەیدامی شما بوو چکە منە شەڕە دەمان شتم کردو تو حساب کە لە ڕاکەوانە بەڵام تووشی ئەوە بووم بەرحاڵ ترکە چاک بوومانە بیرم کردەوە حیزبی شوعیش قەنەعەتی خۆم بوو کۆمەڵە ڕەفیق و تێکۆشەر بووینی چ لەوانە کرەمی پورم بوو دانیشین لە ژێرخانێکمان هەبوو وتم وەڵای من ناتوانمانە ئیتر چووم بۆ وازمێنە لە مەقەڕی حیزب برایم عەلاوی سکرتێری حیزبی شوعی بوو کۆمەڵی ڕەفیقی لێبوو کاک فاروقی لێبوو وتم من هاتوومە توانێ وازێنم بوو لیان قوبڵ نەکردم شەوێکی گلیان نامەوانێ وتم دەمانچەیەکی چوادەخۆری حیزبم لابوو لە حیزبی شوعیشا قەڵەمێک لا بێ بەر و دەور تەسلیم کە وەکو مشتڕەخۆری ئێستا نییەکەی بینی وەڵای تر دەمانچەکەشیان لێوە نەگرتمەوە تمنیش چوومە لای ویسم بە برادرانی پارتی بڵێم لەوێیان ناسیم چکە لەوێ بریندار بووم پێشمەرگە بووم لە هەموو مەسئولانی کە ناو نابم کاک فەڕەنسا حەریری هەبوو لە برادرم بوو چوون بۆ لای ئێتوتی هەبێ کاک مەسعود ببینی و کاک ئیدریس ببینی و تمنیش ماوەی چەند ڕۆژێک مامە و کاک مەسعوداتە و کاغزێکی بۆ نووسیم بۆ عەلی عەبدوڵڵا 50 ساڵ پێش ئێستا ئەڵێ و فڵان کەسە پیاوێکی وایە تێکۆشەرە و چی کاغزەکە لە مۆبایلەکەما هەیە منیژاتمەوەی تر ماوەی 2-3 مانگی خایەن لە سلێمانی پێشمەرگایەتی بووین شەڕ دەستی پێکردەوە ئێمە ژۆکۆمەوە خەڵکانی تر من سەرلەق بووم لە شۆڕشەی لولە چوینە دەرە بۆ منطقەی گەڵاڵە و حاجی ومەران لە سەرتیز لەوێ زایری براشم بەر بۆ میفسۆ یەکەم فسفۆر لە ئێمە یا ئایلەکەمان زایساژەوە 45 ساڵ زیاتر لە بەو ئازارەوە ناڵی دەسی بڕاوەتەوە گوێی و لەشی و هەمووی تر بەو هۆیە و من کە چووماوێ چوومە هۆڵەندا کە شۆڕش تێک چوو شۆڕشەی لو تێک چوو منیش تەسلیم نەبوومەوە چوومە سەدەش من وەکو باسم کرد باوکم خەڵکی سەدەش ماڵی خزمەکانم تقریبەن ساڵێک ساڵ نوێ لێ بووم ماوەی ئیشم کرد دوایی منیان کرد بە مڕافقی زایری برام هۆڵەندا 50 کوردی وەرگرت یەکێ لەوانەیە ئەو 50 کوردە منیان کرد بە مڕافق ئەو فوات حسێن کە ئێستا وەزیری خارجیە و مەجموعە لەو برادرانە و کاتە لەو 50 کوردە بووین کە چوین بە ڕەسمی بە قاچاغ نا حکومەتی هۆڵەندا
کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو من لەگەڵ تەنزیماتی یەکێتی لێ ئیشمان کردوانی یەکەم کەس بووم لە ئەوروپا هاتموانێ بۆ پێشمەرگایەتی کەسی تر کاگنەوشوان ڕەنگە پێشمنات بێ ئیتر کە شۆڕش دەستی پێکردەوە لە کۆبوونەوەشتمان کرد لەگەڵ یەکێتی و چەندین کۆبوون و کۆنفرانسی فرانکفۆرت و خوێنکاران وانە و قۆناغی خۆیەتی دوور و درێژە دکتۆر فواد مەعسووم هات کۆبوونەوەی پێکردین و وەزە شۆڕش دەستی پێکردوێتەوە و ئێمە یەکەم تەنزیماتی کۆمەڵە کە لە ئەوروپا دروست بوو ئێمە دروستمان کرد لە ماڵی ئەحمەد بامەڕنی لە پاریس ئەحمەد بامەڕنی وەفاتی کرد ڕەنجدەرانی کوردستان بەڵێ ئەو کاتە ئێتر چوینە پاریس من بوومەوانی کە لە چوین بۆ کۆبوونەوە کە فوادی مەلا مەحبوب بخوا ئافریکا کوڕی مامی کاک فاروقە ئازاتی مستەفا خۆشناو بوو چیا عەباس بوو فازڵ تەیب بوو من بوو مەجموعی سەرناوەکان لە ماڵی ئەحمەد بامەڕنی ئیتر کە لە کۆبوونەوەکە وتیان وەڵا پێویستەکەوە تا شۆڕشش دەستی پێکرێتەوە ئەوانە وتم با بە شوێ زەکایمە بەنهێنی ئیشکین لە ئەوروپا مەفرۆزەی ئەلانێکین تر من هاتمەوە بەسەری و برادران تەنزیمات و شتیان دروستکە هەم یەکێتی هەم کۆمەڵە من کاتمەوە بە دکتۆر فواد کاغزیی بۆ نووسیم ئەڵێ وا شۆڕش دەستی پێکردێتەوەمانە بلیتێ بۆ بنین هاتمە سووریا لە سووریا بۆ تورکیا دیار بەکرد چۆ هاتمەوە لە مسەلەسەکەی تورکیا ئەو شوێنی منطقی شەمدینانی پێڵێن هەمومان یەکمان گرتەوە خوا ئەفریقا شەید عەلی عەسکەری بۆ ئەمە پێش هەکاری مەکاریە تەبیعی مام جەلالە کاگنەوشوانە ملازم عومەرە ئازادە هورامیە ئەوانەی لە بیرم بێن تەبیعی تر زۆر بوون مامۆستا عەزیز بوو تر چاوەڕێی چەکمانە کرد چەند ڕۆژێک ماینەوە لەسەر بە ڕۆژ لە ترسی جەندرمەی تورەگە چوینە دەروەی دێ چکە سادیش بوو مانگی 12 بوو باسی 77 دەکەم دوایی ڕۆژ ئێوارێکیان وتیان چەک هاتووە لە یارمەتی لە سووریا و لە لیبیاوانەوە لۆرێکە چەقی بوو فەردە ئالیان نابوو بەسەریا وڵات چوینەمومان لا بردوویتر هەر مەجموعی پاش چەند ڕۆژێک کەوتینە ڕێ هەر سێ کەسمان وەسوولی وڵاخێ بووین وڵاخەکەی ئێمە من و مامۆستا عەزیز و کاک هاوڕێ جەبار بوو ئێساویش نەخۆشە قاچی بڕاوەت و پێشمەرگە بوو تر بە 20 ڕۆژ گەیشتینەوانی لەگەڵ ئەو کاگنەوشوان مەسوولی ڕەتەکە بوو قۆنا هاتی نەم چنیانە لێرەش دەورمانگیرە هەشت کەسمان لێ شەهید کرا گیران و ئەعدامیان کردن ئەوە قۆناغی هاتنەوە پێشمەرگایەتیوانە بوو اینجا لە ڕێگا نوقتەکان خۆش بوو جارێکیان خۆمان برسی بووین ئێستر لە خۆمان برسی تر هیچمان نەبوو ئێسرێکە و کاگنەوشوان تۆڕە بووتی مردوو تامری ئەوە وتی کاکە خۆ پاشقڵمان لە ئێسرەکە نەگرتەوە ئێسرەکەوێ کە بارێ اینجا خەڵکی سلێمانی کە مشکلی و خەڵکی شار ئێستاش نازانێت بار بەرسی و خەڵکی لادێمان ناگوڕێکمان لەگەڵا بوو ناوی گورون بوو پیان و گودرون وتی مردوو تامریەوە کە نازانن بار بەستن بۆ چیاتون بۆ پێشمەرگایەتی مامۆستا عەزیز مامۆستای جامێ پڵەوتی مردوم لێ توۆ لە سوالێکی فیزیان بۆ حەلکە دەبارێ بۆ بەستم وتی من سوزانە بم بە قەتارچی ئەوە ئەنجا مەخسەمەوەی تر هاتینەوانی و دەستمان پێکرد لە مەفرەزەیەوە دەستمان پێکرد من لەم شارباژێ ڕەبووم برادەرەکانی تریش دەرکەسە ئیشی خۆی بوو کە گەڕایتەوە خەباتی چەکداری و پێشمەرگایەتی جارێکتر دەست پێ کردەوە پەیوەندیت کردەوە بە شۆڕشی کەمێک باسی ئەومان بۆ بکەیت وەڵا کاتینەوەکو باسم کرد کە ڕەتڵەکەی ئێمە کاگنەوشوان بوو کاتین لەدی چنیان ئەمە دەیەکە لێرەوە هەر پشتی و شاخەیە کۆبوونەوەیەکمان کرد شەو دەورمانگیرە تەشکیلاتی مەفرەزە کرا ئەوانەی ئەو کاتە هەرێم و مەرێم هێشتا هیچ نەبوو من بووم بە ئەمر مەفرەزە شەید عوسمانی قالم بوو بە ئەمرفزە شەید جەمالی عەلی باپیر بۆ ئەمرزە عەلی چوارتەی ئامرفزەت دەرسیم کەریمی دادەمەنێ دەرسیم ئەمانە هەمومان ئامن مەفرەزەش ناوی مەفرەزە و دوو تفەڵمان نەبوو من خۆم یەک دەمان چەم پێ بوو هەنگاو بە هەنگاوی ئیتر ئیشمان کرد لە شارباژێر ماوەیە لەوێ بووین کە تەبی دەوریشمان گیرایتر ئەوەی کە نەجاتی بوو دوایی کاگنەوشوان ڕۆشنوانێ بۆ منطقەی من لەوێ ماموانە پاش 3-4 مانگ کەمتر هێزەکانمان چوون بۆ هەکاری بۆ هێنانی چەگەوەی کە پێڵێن هەکاری و برادەرەکان گیران من لە شارباژێر ماموانی تر هەنگاو بە هەنگاو لە مەفرەزەوە بوو بە کردبوو بەچی تا و کاتەی شەید سیروان تاڵەبانی شەهید بوو لە ساڵی 79 لە قەرەداخ سەرکردایەتی منیان نرد من لە ئامر ئەو کاتە گەشت بوومە پلەی ئامر هەرێمی بە کۆمەڵی قۆناغەکە لە شارباژێر و جا و کات شۆک و شەڕی گەورە و هێزی گەورە نەبوو مهمەوەی ئیسپاتی وجودی خۆت بکەیت و جاجار مەفرەزەیەکمانەکراتی ناو شارەوانی وەگەڕاینەوانە
دوایەکە کە شەید سیوان تاڵەبانی شەید بوو مام جەلالوان بە ئەمری سەرکردایەتی منیان نرد بۆ شوێنی 1979 من بەبەر ئەم مەعمەلی شەکرای ئەمەی چەمەکی قلیاسانە هاتم چوون بۆ ئەوێ کە چوومە قەرەداغ مەلا بەختیاریشم لەگەڵا هاتە و کاتە وەکو لە ناوەندی کۆمەڵە بوو بۆ زیاتر بمناسێنی چکە من ئەو کاتە تۆزێ قرس بوو قەرەداغ هەموو ڕۆژی هجومی لەسەر گوشتی لەسەر بوو لە بینی من و شەید جەمالی عەلی باپیرا بوو کە کاممانەچین وەڵا وتم کاک جەمال مارەکە بە منێوەدا چکە هێشتا قەلاخمە نەدی بوو بەڵام کە چووشمیتە بە دەستەکەی خۆمە 150 پێشمەرگە بوو بە گەرمیان و کاکسامان جێگرم بوو شێخ جعفەر و مەحموود سەنگاوی و کاک ڕۆستەم و ئەوانە و برادرانم و بە یەکەوە بووین من ئامر هەریمیەوێ بووم تا 82 لەوێ بووم دواتر بووی بە ئەندامی مەکتەبی عەسکەری ئەو کاتەی کە من چوومە ئەوێ بەدەست وتم 150 پێشمەرگە بووین دوایی بۆ کە 82 ڕۆشتم 800 پێشمەرگە کردم بە 800 پێشمەرگە بە هیمەتی شەهیدەکان و چەندمان شەهید بوو هیمەتی و برادرانەی کە ناومێنان هەمویان منیان نەقل کرد بۆ مەکتەبی عەسکەری ئاڵوگۆڕ کرا و کاتە هەرێم نەما بوو بە تیپ قەرەداغ بوو بە تیپی 57 سەگرمە 55 قەرەداغ 53 شیروانە بوو چۆ گشتیکی وە تێ بۆ من چوم نەقل بووم بۆ مەکتەبی عەسکەری مەکتەبی عەسکەری لە نێوزەنگ و لای مام جەلال من و ملازم مەر و سەیمەجی و ئەوە نەبوو ساڵی 82 بوو هێزەکانیشمان چوو بوونە ناو ئێرانەوە بۆ پشتیوانی لە خەڵکی کوردستانوانە پاش 1-2 مانگ من لەوێ بووم لە مەکتەبی عەسکەری هەرێ مەڵبەندەکان دروستکرا مەڵبەندی سەرگەڵۆ مەڵبەند لە حاجی مامەن مەڵبەند 3 مەڵبەندە بۆ کاتە هەولێر هەڵمەندێک ژەبوو لە بادیان بەڵام زۆر بەخۆت نەبوو منیان کرد بە مەسئولی عەسکەری مەڵبەندی 2 سەرگەڵۆ کاک عەلی پچکۆل مەسئول بوو بە حکومیەوە ئەندامەکانی خواعافیان کە شێخدارا مەسئولی مالیە بوو ئاوات ئەبوغەفور مەسئولی سیاسی بوو عەبدولکەریمی حاجی کاکە حەمە مەسئولی ئیدارە بوو شێخ محەممەدی سەرگەڵۆ مەسئولی کۆمەڵایەتی بوو منیش مەسئولی عەسکەری بووم ئەو کاتە 12 تیپی لێ بوو تیپی 57 سەگرمە 53 شیروانە 25 کەرکووک 21 کەرکووک 23 سووداش اینجا ئەو تیپانەی کە لە مەنتقەی پشدەریش بوون 65 بەڵفەت 68 مامەندە 44 چەکۆچ 43 ئاسۆز 63 جوتیارانەمانە هەموو مەسئولی عەسکەری ئەو تیپانە بووم لە مەکتەبی عەسکەری تا ئەو کاتەی ئەوە تا کاتی دەرماخوات کرد کاک مستەفا کەوترێ مستەفا چاوڕەش هەمیشە لەگەڵ یاوترێ بابەتی ژەهر خواردنەکەش لەوانەیە زۆر باس کرد بێ بەڵام پێم خۆشە ئێستا بەڕوونی یان ڕوونتر باسی بکەین کەمێک ئەو بابەتی ژەهر خواردنە لەکوێ بوو چۆن بوو چۆن خرای خواردنەکەتانەوە لەگەڵ عەدنان موفتی و دکتۆر مەحموود عوسمان و دایکت پێم وا بێ و چەند کەسێکی ترێن دامی خێزانەکەش من مەقەڕەکەم لە سێروان و سێروان تقریبا چارەکی بە سیارە دوورە لە مەرگەوە مام جەلال کە لەوێ بوو کە دوای مفاوەزاتی 84 هەندێک مەقەڵاتمان دروست کرد و لێ و مام جەلال لەوێ ڕۆی بۆ یاخسەمەر من چوومەیە چکە سەرپەشتی تیپەکانمەکە لەوێ هیەمەوە تیپانی کە لەوێ بوو و تیپی کشمانە بوو تیپی ئاسوود لە ناو مەرگا بوو ئەو کاتۆش من ژن و مناڵەکەم نەهاوەند و زریانی کوڕمە لەو مناڵەم هەبوو ئەو کاتە هەمویان ژیرا بوون لە ئەمنی عامی بەغا سجن بوون نەمەزانی تر لە چۆنیانی 3 مانگ لە ئەمنە سوورەکە بوون دوای بدیان بۆ بەغا تا ساڵ و نیوێ لێ بوون لەو بۆشاییە مەسەلەن ئێمە ڕەنگە 2 جار دەرمان خوارد کرابین جارێکە نسبەتی کەم بوو لێی دیاری نابووین جاری دومیش بوو لە ماڵی خۆمانە من کاک عەدنان موفتی و سامی شۆڕش و کۆمەڵێ مام جەلال کاغزێکی ناردبوو ئاژبوونەوەی گشتی بوو 87وانە کە حیزبەکانەوە لە شەڕ لە بینی خۆیان نەما کاک عەدنان وانە سۆشیالیزم بوونەوە کاتە کاک عەدنان وانە هاتبوون کە مەقەڕیان بۆ بکەمەوە ئێمە خانوویەک چۆڵ بوو لە پشتمانەوە ماڵی شێخ جەنگی بوو برای مام جەلال لاهور و مناڵەکانەوە کاتە زۆر تەمەنیان زۆر نەبوو ڕۆشتبوون بۆ ئێران منیش بەفرستم زانی کە ئەو کە هاتن لە ماڵی خۆمان کە هاتن مەقەڕات نانی نەما بۆ حەساری اقتصادی بوو شتێک نەبوو
پێم مەقەڕەکەی خۆشماوە تقریبن دەمەترێک لە خۆر ماڵی خۆم پێم وتێن نیان بە مەقەڕ هیچی تیانی و کاکەم وەفتێکی حیزبیەوە هاتووە چوینە ماڵی خۆمان و دایکشم لەوێ بوو هەر ژوورێکمانە بەوتەوە کاڵی هین ماڵەکە مامجللا ڕووی من چوومە شوێنەکەی وتم دایە نان دروستکەن ئەو ژنەش نردم سیارەکەم نا سیارەیەکمە بووی حکومەت بۆ ڕفانە بوومان وەختی خۆی کوڕی ئیسماعیل لالەی ناو بوو نردم بە دوای کچەکەی مەلا محەڕەمە کە هەم خزمایەتیمانە بوو هەم بژێ یارمەتی دایکم بە لەبەرێ ئەو میوان و شتەی لێ تۆمانە وەڵا کە چوو بوو ئەو ژنەی کە لە سلێمانی هاتبووانە سیارەکەی نای گوتبووی وەڵام براکەم لێ نەبابێتەوە ئێوارەیەم منیش لە کاتی نان خواردنەوە کە بە دایکم و نان دروستکە ئەو ئافرەتە فرسەتی نابوو دیارەینەکەی کرد بۆ ماستاوە لە ماستاوە ئێمەش لە نان و شتمان خوارد و ئەو کاتە خۆ مێزوشتیوان نەبوو کوێستا نایلۆنێکمان داخست کە نان تێکرێومانە پەرداخەکانم دانا و قاپەکان دانرا پەرداخی یەکەم خۆم خواردمەوە نێ بۆ مەعیدەم سافکەم بۆی نان باش بخۆم لە نانخواردنی شە پەرداکیتم خواردەوانێت شەڕیش گەرم بوو لە پشتی شاخی ئاسۆز ملازم مەر سەرپەر کاک ملازم مەر سەرپەرشتیە کرد من بۆیە نەچووم چکە نسبەتێکی ترم پێشتردا بووە لە مەرگە لە ماڵی مەقەڕی نەبەست سەرتیپی چروسێ بوو هەستمە کرد کە هیلاگەمەوە لەبەرەوە نەچووم بۆ شەڕەکە کاک عومەر وتی تۆ لێ وتم من مەسئولی تدارکات و شتان بۆ نێرم وڵایەتی لە کاتی کە نامخورا سێ شەیدمانە بوو هێنا بوویانەوە کە بیان نێژینێکیان سەردار سایخی ملازم مەر بوو یەکیان ناوی ناوەکانیشم نەبی چوانێوەتر قبلمان بۆڵکردن بوون لە دی چنارە هەمومان چوین دکتۆر مەحموژم لەوێ بوو تەبی لە نان خواردنەکە و عەدنان و ئاوات و شێردارا و کۆڵێک لەو برادەرانە وتم با بچین کاک عەدنان بایەوەش خەڵکتان ناسێت لەسەر قەبرانەکە و نێ تازە هاتوونەتەوە کاتە لە هین نەبوون وەڵات چین شەیدەکانمان ناش کاشەی بێسوونی مەلا عومەریش ڕەفیقم بوو پێشمەرگەیەکی قارەمان و ئازا بوو ماڵەکەمان بە تەنیژیەکەوە بوو هادووتی مستەفا ئەو ژنانی خوارد بوو لە ماڵێم وتی مەعیدەمەشەوتم چۆ لای سیارەکە دانیشەیمە خەبرەکان تەواو نەبوو بەیانیش کاتمەوە پاڵکەوت بوو لای جیاکە شەیەکەیەکە لی دیاریان هەمومان دێ چون سێ دکتۆرمانە بوو دکتۆر جەلالێکمان هەبوو دکتۆر شوانمانە بوو دکتۆر مەحموش خۆی دکتۆر بوو چون لەو کاتە لە ماڵەکەی خۆم لە خەسخانێکی بچکۆلەمان هەبوو کاک بێسوونتی وەڵا هەرچەند محاوەلەیان بۆ کرد ئەو لێوێ تەواو بوو کچەکەی مەلا محەڕەم ها دەویژ یارمەتی دایک نیابووتی خولایەوە ئەویشکە ویستم کچەکەی مەلا محەڕەم بەرمەوە بۆ مەرگە بە سوایزایی شاخۆم لی دیاری ناوم برادەکان تیژ دیاری ناوە چوون وتیان دایکە باڵناکوتم هەرەوەنگە فریاکەوتی مستەفا جامعی دەمێشێویتر نادم بۆ لای دکتۆر ئەویش دوایی مەیتەکەی هاتەوانی من چوومە خوارەوە بۆ مەرگە کچەکەی مەلا محەڕەم بردەوە خەڵکی دێکەوەنی قاچێکم لەناو سیارەکە بوو هینێ مەسینەیە شیریان بۆ یانام خواردم تر هاتمەوە بۆ ڕۆژی دوایتر لی دیاریانویتە بە قۆناغ تاکوڕوانیان کردین و بۆ ئێران و بۆ تەورێز و بۆ تارانوانە کاک عەدنان ئامۆزایەکی هەیە لە ئەمنستی نهانی المفتی کە مەسئولی منظەمی ئەمنستی بوو ژنی ئامۆزاکەی بوو ئینگلیز بوو بە هیمەتی ئەو موافقەتیان بۆ کردین کە ئێمە لە تارانەوە بمان بن بۆ عیلاجمان کە منظەمای ئەفوی دەولی بەیانەکانم هەموو لایە ئێستا بە ڕەسمەوە هەمووی کە ئەوان چۆن باسیەکەن چۆن ناویان هێناوین چۆن یارمەتیان ناوین ئەو کاتش کە ئێمەیان نرد ڕەنگێکێتی 10 دیناری نەبوو بێ من ڕەنگە 2 ملیۆن پاوەنم تێچوو بێ لە خەستەخانە هەموو شوێ خەستەخانەکەی 250 پاوەن بەز نووسنەکەی بێجگە لە عەمەلیات و لەوێ ئاویش بەنێت بە پارێ خۆت زانی وەکو ئێستا لێرەش وایە اینجا لەوێ عیلاجیان کردین تاکو و من تقریبا مانگێک 2 مانگ لە خەستەخانە کەوتم قاچم نەبوو دەسم نەبوو چاوم هەبوو بریانم عەمەلیاتیان کردم 3 پارچیان لە سیم کردەوە بۆ مختەبەر وتی دکتۆرەکان وتیان دکتۆر هەنری لەسرم بوو وتی سەرەتانە وەمانە دوایی کە نەتیجەی مختەبەراتە وتیان ئیلتیابات ڕۆژیت 100 cc ئەنتیبایۆتیکیان لیام توو بە سەرمانەوە نەما بۆ قاچ هەمووی ئیشی ناکرد کاک عەدنان وانیش وەکو من وەزعیان باش نەبوو بەڵام ئەوان 10 ڕۆژ لە خەستەخانەیان توانی بە پێ بێ من لە ژوورەکەی خۆم کەوتمانە هاتن بۆ لام من نەمەتوانی ئەوان ڕۆشنە دەروێتتر من 2-3 مانگی تریش لە دەرمامەوە باشە کاک مستەفا کۆمەڵێک کوێنە و بەڵگە بۆ خۆی ئەم
بابەت و ڕووداوانی کەوا پێکەوە باسمان کرد هەیە لەگەڵ کاک مستەفا چی نوێنەکانە بینین و کۆمەڵێک بابەتی تریش پێکەوە باسەکەی. بەردەوامین لەگەڵتان هەروەک ئاماژەشم پێدا لێرە کۆمەڵێک بەڵگە و وێنە هەیە کە باسی ئەو بیرۆری یادەوریانی کەوا لەگەڵ کاک مستەفا باسمان کرد وەکو بەڵگەیەک پیشانەدین و قسەی لەسەرەکەینەوە. کاک مستەفا لەم وێنەیەوە دەست پێ بکەین چونکە کۆتا بابەت کە باسمان کرد بابەتی ژار خواردنەکەت بوو ئەمە لە دەرەوەی وڵات بوویت وانە؟ بەڵێ کاتی وەرگرتنی چارەسەرا بووە؟ ئەوە ڕسمەکە کەیبینیت توک بە سەرمانەوە نەماوە ئەوە ڕەنگە پاش چەند ڕۆژێ ڕەنگە باشتریش بوو بووم لە خستەخانەی لەندەن بریج هۆسپیتال بووین لە لەندەن منەظەمەی ئەفری دەولی ئێمەی داوەت کرد لەسەر مەسەفی خۆی ئیتر ئێمە سێ کەسمانیان برد من و کاک عەدنان موفتی و خوا ئەفوی کە سامی شۆڕژ وەفاتی کرد و سێ کەسەمان لە خستەخانە بووین لەبێتر پاش عیلاجوانە من ئەگەر ڕسمەکانی تەماشاکەیت نەمەتوانی بڕۆم هەر لەسەر تەختەکە دکتۆرەکان هاتن فیزیۆتراپیان پێ کردم بەو شێوەیە ئەوە خستەخانەی لەندەنە پاژەوەی ساڵی 1970 زار خواردیان کردین بەڵام ڕسمەکە ڕەنگە بتوانی بڵێ 1970 بیدایەتی مانگی 1970 دەنگدانەیەکی زۆریشی هەبوو بابەتی ژار خواردنەما لە بەشێکی زۆری ڕۆژنامەکانی و کاتیش بڵاو کراوەتەوە. کاک مستەفا ئەم بەڵگانەی کە بەدەستەوەی کامیان زۆر گرنگە بتوێ قسەی لەسەر بکەیت بە تایبەت ئەوە؟ وەڵا ئەمە نەک بەیانێک بەیانەکانی منەظەمەی ئەفری دەولیە منەظەمەی ئەمنەستی ئینتەرناشناڵ کە لەسەر زەرخواردنەکە دەری کردو هەمووی باسی تەفاسیلەکە چۆن بۆ حکومەتی فاشستی عێراق ناڵێ فاشستە بێ ئەو حکومەتی عێراق وای کرد و معارەزەکانی خۆی ئەمە هەمووی بەڵگەیە ئەمەیان بەڵگانە ئەمەش هەر بەی خستەخانەکەی یەکە بە یەکەیان ئەمە مەسەلەن ئەگەر ئەمە هی ئەو خستەخانەکەی چۆن عیلاجیان کردین چۆن چیان لێ کردوین هەر یەکە بەنەمعێکەم بەڵگانە هەمووشی ناوی هەمومانی تایوانەی کە کراوە باسی ئەو جەرائیم و شتانەکات منیش هەر هەڵم گرتووی تەری سەر بڕە ناکەم کە زەوشتانی هەبێ شتێکی وەسیقەیەکە کە بەهۆی ئەوە چکە زەهر و فسفۆر وانە کە فسفۆرێکم جار لێ ئێمە یازاری برام لە زەهرە ئەمانە محەڕەمن ئەوە بەڵێ زایری برامە ئەو کاتە دەسووی نییە گوێی نییە هەموو لەشی سوتاوە جلی لە بەرایە بە بۆمی فسۆر 74 24 دەی 74 لە گەروی هۆمەراغا لێ فسفۆر یان یەکەم نەمانەزانین فسفۆر چییە. کاک مستەفا بەدەر لەمانە لە 91 لە دوای چارەسەر دووەرگرتوانیە لە دوای ڕاپەڕین گەڕایتەوە بۆ کوردستان کرای باسەر لەشکری هەولێر ئەگەر باس ئەومان بۆ بکەی چۆن بوو گەڕایتەوە چۆن کرای باسەر لەشکری هەولێر؟ وەڵام من کە خۆمە لێرەوە کە زارخوار پێم چوومەوێ کە لە هۆڵەندا بووم چکە حکوومەت ئەوەنگە جەرائیدی هۆڵندی و ئینگلیزی لەسەر ئەو جەریان ئەوە نووسیەوەی کە دەرمان خوارد کراوین هەموو خەڵکێکی زانی من حکوومەتی هۆڵندە لیسەپاسە یەکیان بۆ ناردم بۆ لەندەن بەوە هاتمەوە هۆڵندا کاتیشم پاژماوەی ئەو کاتە نەهاوەندی خێزان و زریانی کوڕم لە ئەمن بوون لە ئەفۆکەی هەشتاوەش تا لە 15 نوێی هەشتاوەش بەربوون منیش پاژماوەیە کە هەر بە گۆچانە ڕۆشتم هاتمەوە بە معاملە وشتم بۆ کردن و لجووەکەی خۆشمیان دانەوە لەوێ کەمامەوە بەڵام کە ڕاپەڕین بوو تە من باش بوو قاچ وشتم کەوت بۆ ئیش هاتموانێ لەگەڵ یەکەم کەسە کە هاتموانی و یەکسە کە هاتینەوانێ کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی یەکەم کۆنگرەی گرت لەوێ لە یەکەم ڕۆژ لە هۆڵی ڕۆشنبیری بۆ خوا ئەفریقا عومەردەبا بە وەفاتی کرد کۆنگرەکە چوە هەولێر لە کۆنگرەشە هەڵبژێران بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتی یەکەم کۆنگرە 92 لەوێ ئیتر منیان تەشکی ئیشوکار دابشکرا منیان کرد بە سەر لەشکری هەولێر مەقەڕەکەم لە شەقڵاوە بوو مامۆستا بەکرد ماوەشکر جێگرم بوو تیپەکانی ئەوانەی کە لەوێ بوون شەید ڕێباز بوو شەید شاخەوان بوو کاگڕەبەری سەیبراهیم بوو عەوڵای مام عەلی بوو سەفینی مەلاقەرە بوو ئەم بەرازانە و خەڵکی تێکۆشەر و ماندوون
ئەوانە هین بوون ئامر هێز بوون لەشکرەکەی مەقەڕەکەمان لە شەقڵاو بوو من ئەندامی پەرلەمانی کوردستان یەکەم دەورەی ئەندامی پەرلەمانیش بووم دوای ئەو ماوەی لە شەقڵاو بووین ئیش و کارەکانمان ڕێخست مام جەلالیش لە شەقڵاو بوو من ڕۆژانە چوون بۆ لای ئیش و کارەکان ئەگەر ئیشێکی بم بواە شتێ بواە جێبەجێمە کرد کە تەشکیلی حکومەت کرا منیان کرد بە محافزی پارێزگاری کەرکووک یەکەم پارێزگاری کەرکووک من بووم لە مەقەڕەکەمان بردە دەربەنی خان لەوێ تەشکیلات و شتمان کرد ئیتر قامەکانی چەمچەماڵ و کەلار و کفری و خانەقین و دەربەنی خان ژۆ کاتارە ئایدێ بوو. کاک مستەفا بابەتە بە تێنەپەڕێنی کەمێک لە سەری بوەستین یەکەم پارێزگاری کەرکووک بووی لە دەربەنی خان لەوانەیە کەمێک ڕوون نەبێت لەوانەیە پارێزگارەکان بۆ شارێک خەڵکی شارەکە خۆی دابنێن وانە چۆن بۆ تویاندانا لە دەربەنی خان سنوورێکی زۆر لە چەمچەماڵ و چەند ناوچەیەکی تر لە ژێر دەستا بوو ئەم ئەرکە چۆن وەرگر لە کاتێکا کەسێکی تۆ پێشمەرگە و چەکداری و کەسێکی سەربازی لێرە پۆستێکی ئیداری وەربگری چۆن بڕێت دوو سەبەبی هەبوو سەبەبی یەکەمی کە منطقەی کەرکووک و هەرێمی پێنجی قەرەداغ من ئەو ساڵانەی 79 بۆ 82 هەموو خەڵکەکەمە ناسی خەڵکی قەرەداغ و دێهاتەکان و جەو لەم تیا کردووە مەسەلەن هەموو پێشمەرگە هەر لە مامەڕی شەوکە و برادانەی کە لێوێ کەتی چواری جەباری من دروستم کردو ئەو هەموو قارەمانی لێ دروست بوو کاوڕۆسم بە حەو پێشمەرگەوە چوون جا مەخسەم چییە برادەرەکانی تر خەڵکەکەمە ناسی سەبەیەکی ژۆ بوو من کەسێکی دیار بووم ئەو کاتیش ڕەنگە من نامێ لە کەی کەمکەمەوە بەڵام ئەو کاتە کادیری وە دیارە منیان لەموو پێ باشتر بوو من نامێ پچمە وردەکاریەوە منیان دانا منیش کە چوم دیارە خۆی هیچ تەجروبەی دائیری و حکومی و شتی وام نەبوو بەڵام ئیدارەیەکی باش ئێساش بڕۆ پاش ئەو هەموو محافزاڵێن وڵا کات مستەفا وا بۆ چکە من لە ئیداری شەڕ هەموو شتێک نیە ئیدارە مهمە ئەوەی کە پێم کرا تاکو ساڵی 93 و بدایەتی 94 وانە لەوێ بووم دوایی مامجلە نادی بە دوامە دوایەوەی ئیسلامیەکان پەلاماری مەقەڕەکەی ڕانیاندا محەممەد سوڵتان و هاوڕەکانی ماوەی پارێزگاری کەرکووک بوو ئەرکەکەت قورس نەبوویانی ئاوەرەکانی کەرکووک سەردانیانە کردن ئیمکانێتی بێقەزابی ئەوەنگە قورس بووە تا بڵێ چکە یەشێتی پارەی نەبوومان ناتێ خۆت شتێکی یاینیار بەشی تعمیر ماوەیەگەر لە شوونیتە دانیشتین چکە جێگە و مەقەڕمان نەبوو بینایەکمان دۆزیەوەی کە ئێساش تامەخی لەژەر محافەزە بوو تعمیرات توشت کرا ئاوارەی کەرکووک ڕژانە سەرمان کە بوتیان پارێزگار بناغە و شتی خۆی هەیە ئیتر خۆ هیچ دەسە ئاوارە کەرکووچەکان هەموو لە شانە دەری بوون کەرکووچەکان لە مەعسکەر سەلام بوون لە شوێنەکانی تێبوون جا ئێمە هەرێکی لە شوێنێ بوو دوو پشک یا بووە خەڵکی لای ئاوارەکانی شانەی بەخوا تقریبا نازانم 10,000 بوو چەند بوو پارەمانیەوە خۆ هیچ حساب و کتابێک نییە لە قانونێ لەسەر 10 دینار نەکەن شتێ پارەم لا بوو کە یابوویانمە لە گونەیەکا بوو بەوەیە بڵێ تربیەی نەبوو سەحەی نەبوو زەراعی نەبوو ناوی زل و دەیوەران محافەزەکە بەڵام وردە هەنگاو بەنگاو بناغەیەکماندانە قایم قامەکانمان ڕێخز هەمووی تەشکیلاتمان کرد سەردانی پۆلیسی کەلاروانم کردم مامجەلال لەوێشە دیارە لە کتێبەکەیە 100 کلاشوەفیامێ کە کاک مەسعودیش 100 کلاشوەفیامێ ئەو کاتە یەک ئیسعافیان نامێ ئەویش پاش ماوەیە نادیان بۆ هەموو ئەو محافەزەیە منیش مەسەنە ئەچوومە کەلار ئەوە کاگنەوشوێن ماوە کاتە زابت بوو لەوێ 10 کلاشوە بۆ ئەمە 5 بۆ کفری و چەند بۆچ و بۆچە مدیری شوڕتەکەمان کاکامیلی علی کاکی بوو پیاوێکی هەم خۆی شوڕتە بۆم لێزان بوو ئیش و کارەکانیە کرد لەبەرەوەی شەکە زۆر قورس بوو بەڵام تا ئەو کاتی من پێم کرابێت چوومە ژێر بارێوانی و بە شەرەفێکی گەورەی زانم. کاک مستەفا ئەم دوێنەیەک لەگەڵ سەرۆک مامجەلال لەگەر باسی بکەی ساڵی چەند بووە ئەمە لێرە خەڵات پێشکەشەکەیان چی؟ قوربانەوە فەرماندەکانی هێزی پێشمەرگە مامجەلال بانگی کردین لە دوکانەوە هەدی یاینێ ڕێزلێنان بۆ ماندوو بوون و خەبات و تێکۆشانمان ئەوەیە کە بەدەسەوە لە تۆقی لەگەڵەکەم ئەوە ژەر لە وابزانم بزەبت نازانم کوێیە بەڵام کە چوون بۆ لای ڕسممان گوتو بۆی ئەمەیان ساڵی 99 کۆنفرانسی
مەڵبەندی ڕانیە لەوێ من لە دوای وەستا بووم باسی یەکەوە کردوشمە بە کتێبە تا ئەو خطابەی کە لەوێ یاوێتی کردومە بە کوڕاستێکی بچوو باسی دەورمانەکە باسی دەوری یەکێتی و یەک ڕیزیەکەڵێ کایمە بێ خزمەتی خەڵکەین ئەگەر ئێمە کەس هیچ نییاڵێ کەس هیچ نییە ئەڵێ ئەگەر یەکێتی نەبێ هەمومان بە یەکەوشنیاڵێ ئەو مستەفا چاوڕەشە ئەگەر یەکێتی لەگەڵ نبێ پاش دەڕۆژ ناتوانێت قسەکانی ئەڵێ باسی مستفای سێقادرەکە باسی خۆیەکە ئەڵێ من ئەگەر محامیەک بم لە کەرکوو بم ئەگەر یەکێتی نەبێ پۆلیسێکی ئەم با هەرخۆی لە خطابەکانی تیادی من کردومە بە کوڕاستێکیشەوە جاباسی دەوری یەکڕێزی و یەکێتی و خزمەتی میلە دەکات لەو کۆبوونا ئەو ڕاستما کە دەرکەوت کاک مستەفا لە 2009 بووی بە فەرماندەی هێزەکانی هەفتە هێزەکانی هەفتەیەکێک کە لە هێزە هەرە باش و مەشق پێکراوەکانی هەرێمی کوردستان بەڵام جەناب دڕۆڵێکی بەرچاوت هەبوو لەوە باسی ڕۆڵی خۆتمان بووکەی لەو کاتانەیەکەوە فەرماندەی هێزەکانی هەفتە بوویتە کۆمەڵێک خۆ قسە هەموو شتێ شایدی خۆی ئەوە شاهدی هەمون هەرچی وڵاتانی دنیا هەیە چکە هەوڵمان ناوە بۆ یەخسی بۆ هەرچی شەڕ هەیە بەشداریمان کردو مەسەن پێش فەرماندەیی کاتێکە لە ماینیش بووین بەشداری شەڕی جەلۆلا من گرتم من یەکەم جار کە جەلۆلامان کرد قیادی شەڕەکەمە کردو و برادران بەهیمەتیە و برادرانە ژەمە و شایەوە ڕسمەکانی و خوا ئەفریکا حسین مەنسوور و هەموو پێشمەرگانی کە لێوێنەوە قالەمانەی کە لێوێ شەید بوون لەبەرەوە من کە پێش مەسلەی یەکگرتنەوەی هێزی پێشمەمە لە 2009 دەیان کۆبوونەوەمان کردێمە و پارتی ئەوە ڕسمەکانیش دیارە بۆ یەک ڕێزی ئەوەی کە پێمان کرا تقریبان 14 لیوامان خستە سەر وەزارەت ئێستا ئەو فەتەی کە منیش لە فەرماندەی بووم هەر بۆ یەک ڕێزی و یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە هێزەکانمان شتێک بوون کە وازمێنان لە 2023 شتێکی کەمی مابوو 5500 پێشمەرگەی هێزەکانی پشتیوانیمان خستە سەر بە ئیمزای من خستە سەر وەزارەتی پێشمەرگە چەند لیوایەک لە کەلار و لەکوێ دەورەیان پێکرا هەمومان خستووە یعنی ئەوەی کە پێمان کرابێ هەم بۆ یەک ڕێزی بۆ ئەوەی کە ئەو کۆبوونەوانی کە کراوە بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە هەم بۆ شوێنانش کە لە 2014 و بە دواوەشەوە ئەو هەموو شەڕی داهشوانە بۆ مە خۆشمان لە ڕیزی پێشەوە بووین لەگەڵ پێشمەرگەکان دەریغیمان نەکردووە لەبەرەوە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە زەرورە و ئێستا ژۆ برادرانەی کە لێوێن بەردەوامن کاک عومەر و کاک شۆڕش کە لە وەزارەتە پێم وایە شتێکی کەمی ماوە قەراریشە نهایەتی ئەو ساڵی تربێت تەواوی هەمووی کاک مستەفا ڕۆڵێکی بەرچاوت هەبووە لە ئاشتوایی نێوانی کێتی و پارتی ئەم دوو قیادەیان یاخودەم دوو حزبە سیاسی هەرێمی کوردستان جەنابەت ئێستا بەتایبەت کە باسی تۆ کرێت ئەڵەن لە 94 ئەو کاتی ناوچەی قەڵازێر لە ژێردەسا بووە لەوێ بوویتە ڕۆڵێکی بەرچاوت لە ئاشتەوایی و کێشە و گرفتانە چارەسەری بکەیت پێمان بڵێ ئەمە وەکو پەیامێک بێت قسەیەکی خۆت بێت بۆ دوو حزبە بۆ یەکگرتنیان بۆ بەردەوامبوونیان پێ من لێرەوە داوا ئەکەم ینی پێشم شتێک من حەزەکەم هەندێ نمونە بۆ بێنموانێ لە شوێنێکە شەڕە بێ دروزە بێ وەزێک دروزە بێ تۆ مەسعود یەکەمی خۆ من مامجلال کە منی نادوو بۆ نادوم یەکێتی بەهێزکەم ئەوکەم کە شەڕیش بۆ بەخوا لە دڵا پێم ناخۆش بوو ڕەنگە ئێمەگە دابنیشانی لەسەر مێزەکەی من و کاگازات قەرەداخی بمانتوانایە هەموو شتانەکەین بەڵام بوو تازە لەو فترەی کە لە فەرماندەی هێزی ئەوش بووم هێزێکات وتیانەوە هێزە بن بۆ زیینوی وەرتێ لامان مفاجئ بوو ینی چکە ئەو کاتە لە هەمووی لەبەردەستی یەکێتیا بوو لەبەرەوە من قەناعەتی وجدانیم دایمە کە قسەم کردووە هەمیشە قسەی تەبایم کردو چکە یەکڕیزی هەموو میلەتان سەرکەوتنی هەموو میلەتان بە یەکڕێزیتی ئەم ناکۆیسا خۆیمە بەدەست فەیسبوک و مناڵوتکەوە خەڵک تووشی سەلێشێوان بووە لەبەرەوە ئێمە چی پێویستە بیکەین پێویستە یەکڕیز بین تەبابین برای یەک بین پارتی وێچێتی کاک مەسعود و کاک بافڵ کاک مەسعود بێت چۆن دەڵی خۆی بە برا و لە شوێنی مامجلال دەورێک ببینێ کە هەمیشە مامجلال بە بێ حمایەت چوو بۆ مەسیری لە پێناوی سەرکەوتنە هیوادارم ئەمەی من داوای ڕەنگە هەموو خەڵک بێ نەگەی وەکو شەخص هی خەڵکە داوا لە تەباییەکەن داوا ناکرێ ئێمە دابنیشین لەسەر حکومەتێکەوە 6 مانگە 7 مانگە پەرلەمان دروست بوو تەشکیلی حوگە چی پێویستە بی کە تەبایی لەسەر هەموو شتێکەیە تۆ خۆت یەکگرتوونە بێ چۆن نەتوانانی سەرکەوتن بەدەست بێنێ سەرکەوتی میلەتان بە یەکڕێزیەتی جا لەبەرەوە من داوا لە هەموو هەردوو لایەنەکە و لایەنەکانی تیژەکەم دابنیشن
یەکریزی پارێزن بە یەکریزی ئەتوانین بەرامبەر بە عێراق و بەرامبەرەوە ئەبێ خۆشمان حەزەکەین بۆم ئاڵوگۆڕی کاکری ساکرز نازانێ منطقی قەندیل چی لێ چی لەبەرەوە ئێمە بێ هەوڵ بین کە بە هەردوو لامان هێزی چەکدارمان هەیە دابنیشین بەرنامەیەکی باشمانە بێ لە پێشەموویەوە هەم حکومەت تەشکیلکەین هەم هاتچووکانمان بەقوترکەین خەڵک هەمووی گلەی لەوەیە خۆ جا منیش داوەستەفا ئەوەی جێی سەرنج بۆ من کە میوانەکانم سەربازی بوو بێتن هەمیشە کەسایەتێکی زۆر لە سەرخۆ هێمنیان هەبووە جەنابەت هەروای بەردەوام وڵی هەروە بوون ڕەنگە خۆ من دەیان کە سەدرسی ئێمە کوژرا بێ خائین بوو خۆفرۆش بوون جاسوس بوون ئیخباریان کردووی لەبەرەوە ینی هەموو دێشت بۆ بەڵام من کە چاوم کردێتەوە ئینسانی من سیاست کیادەی منەکە خۆ من ناچم ینی کابراایکی ئەسکەری من هەربزانم خەڵک چی بکەیت و شەڕکەیتوانە هەدەفی ئێمە سەرکەوتنی میلەتە سەرکەوتنی میلەتیش خۆ بە هەر شەڕەت فەنگ نییە عقلی باشی بێ سیاسەتی باشە من دایمە لەسەر خۆشم و لە کەسی ڕۆژە لە ڕۆژانیش لە هیچ شتێک پەشیمانی منکە کردومە حەزەکەم بزانێ لە هەموو ئەو شوێنانەی کە لێ بووم خەڵکی خائین کوژراوە لە سلێمانی لە شارباژێر لەکوێ کەسی من نە عەشرەتم هەیە و نە عەشرەتی بەنگۆڕ و نە بلباس و هەمووشی دۆست و براو کە سوکاری منە بەڵام من خۆم ڕەنگە دوو ئامۆزام نەبێ هەر خەڵکی ئەو شارەم و لە پێناوی میلەت هەرچێکم کردبێ لە پێناوی میلەت کردومە کاک مستەفا گەرەکێتی داوت لێ بکە خزمەت بکەیتەوە خزمەتی یەکێتیەکەیتەوە جای بۆ نم کردووە ئێستاژ قسانی کە یەکەم ئێستا گەر بەردەوام بێت لە هەڵبژاردنەکانی پێشوە سەردانی پشدەرم کردووە سەردانی ڕانیم کردووە لەگەڵ هێزی پێشمەرگا چۆن قسەم کردووە بۆ چکە یەکێتی ئەم خوێنی ئەو وەفا بۆ شەیدانەیە لەبەر خاتری کەس نەچووم لەبەر خاتری ئەو ڕەفیقانم چوم کە گیانی خۆیان بەخت کە لە پێناوی ئەو 18,000 شەهیدەی کە هەمووی پێشمەرگە بێن لە پێناوی ئەو 1800 شەهیدەی کە لە شەڕی داعشا هەمویان شەهید بوون زۆربەی هەموو فەرماندەکان ڕەفیقم بوون ینی خوا خۆیتی نەکوشتەوە من ڕەنگە دەیان جار لە شەڕە ڕەفیقەکە و کوژراوە خۆ بەرنەکەوتوی جا لەبەرەوە ئینسان ئامادەی لە ناوێکێتی خزمەت بکەیتەوە زۆر باش چۆن ئامادەی لە ناوێکێتی خزمەت هەر لە یەشتی خۆ من لە یشتین چوومە دەروانی ڕێسەلەنە چەمەوە تا ئەو قەڵایەن ناومەتێ بۆ ماندوو بوونای چۆنن ینی ڕۆژە لە ڕۆژان ئێمە ڕۆژە ڕۆژان نابێ ئێمە دەوری مامجەلالمان لەبیر چێ مامجەلە مامۆستامان بووە مامجەلال ڕێنمایی کردوین خۆزگەم ئێستا ئەگەر ئەو مای ڕەنگە ئەم وردە مەشاکی شتانەش نەمایە ئەو بابەتانی کەوا باسمان کرد بیرۆری و یادەوەرەکانی کاک مستەفا چاوەڕۆژ هەڵبەتە ئەم کتێبەی پێشکەشمان کردو سوپاس دەکەین یادەوەرەکانی خۆیەتی هەمووی تێ و ئەمەش یادگاری وێنەکانی شاخە بە وێنە هەمووی وەکو بەڵگەیەکیش سەلماندووە کاک مستەفا زۆر خۆشحاڵ بووین زۆر سوپاس دەکەین خۆ بەخێر بێن سەر چاو منیش خۆشحاڵ بووم و لێرەوە سڵاو نێرم بۆ هەموو ئەو پێشمەرگە قارەمانە بۆ کە سوکاری شەهیدەکان بۆ کەمەندامەکان بۆ هاوڕێکان هیوادارم یەکێتی لە گەشەکردن نابێ سەرکەوتوو بێ و بە هەموو لایەکمان هەوڵبین یەکریزی میلەتەکەمان دووبارە سوپاس دەکەین سەر چاو سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بەخێر بن لەگەڵ